بەڵێ دەمانوێت گفتوگۆ لەبارەی فشارەکانی بەغدا لەسەر هەرێمی کوردستان بکەین و دوێنێ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوە لە میانەی کۆبوونەوەکەشە باس لە فشارانە کراکە بەغدا دەیخاتە سەر هەرێمی کوردستان و پێویستە هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان بۆ دەرخستنی ڕاستیەکان پێکەوە کۆ ببنەوە. بۆیە دەمانوێت گفتوگۆی زیاتر سەبارەت بۆ بابەتە بکەین لەگەڵ بەڵێن عەبدوڵڵاه سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە پرسیارەکانمانی ئاڕاستاکەین. ئەم کاتتان باش بەڕێز لە کۆبوونەوەکەی دوێنێدا ئەنجومەنی وەزیران بۆ خستنە ڕووی ڕاستیەکان داوای کۆبوونەوەی بەرفراوانی لایەنەکانی هەموو کوردستانی کردووە، لایەنە حیزبەکانی هەموو کوردستانی کردووە. ئەو کۆبوونەوە بۆ دۆخی ئێستای هەرێمی کوردستان چەندە گرنگە و ئایا ئێوە بەشدار دەبن لەو کۆبوونەوەیە؟ زۆر زۆر سپاس بۆ ئێوە و سڵاو بۆ بینەرانی کوردستان 24. دیارە بە تاکید ئەو دەستپێشکەریەی ئەنجومەنی وەزیران بۆ بانکێشکردنی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆ تیشی خستنە سەر هەموو ئەو کێشە و گرفتانەیە کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە و ئەو کێشانەیە کە بەغدا بۆ هەرێمی کوردستانی دروست دەکات ئێمە بانگاوێکی زۆر باش و دەستپێشکەرێکی زۆر گونجاو دەزانین. بۆیە ئێمە پێشوازی لەو هەنگاوە دەکەین ئەوە بە تاکید ئێمە دەمێکیشە داوامان کردووە کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەو بارە بدۆخای ئاڵۆز و سەخت و دژوار و پڕ لە ئالنگاری پێویستمان بە کۆدەنجەکەیە، پێویستمان بەوەی هەیە کە کۆبوونەوە لەسەر ئاستی باڵای لایەنە سیاسیەکان بکرێتن بۆ ئەوەی بتوانین سەرجەم ئەو کێشە و گرفتانەی کە ئێمە هەمانە لەگەڵ بەغدا لەگەڵ دەوروبەر وەرە ناوخۆی خۆمان هەموو لایەک بە پرسیارەتی هەرگری بۆ ئەوەی بگەینە چوارچێوێکی گونجاو چۆن تەعامل لەگە بەغدا بکەین لەگە دەوروبەر بکەین و چۆن کێشەکانی لای خۆمان چارەسەر بکەین. دیارە بە تاکید ئێمە باش هەموو لایەنە سیاسیەکان باش لەوەی گەیشتونە کە بەداخەوە بەغدا التزام نە بە دەستورەوە دەکاوە نە بە ئیتفاقەتەکانیش دەکاتن. ئەجینا ئەوەی کە ئێستا دەگوزارێتن دوای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوای کێشمێکی زۆر بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی ئەو بە ئیدارەی دەوڵەت پێکێنرا لە نێوان کورد و شیعە و سوننە و لایەنە سیاسیەکان لەو ئیتفاقەی سیاسیکە لە بەڕۆژنای ئەو ئیتفاقە سیاسیە حکوومەتی محەممەد شیع بە سەرۆکاتی محەممەد شیع بەڕێز محەممەد شیع سوودانی پێکات و دوای ئەوەش حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی بەغدا ڕێککەوتن لەسەر کۆمەڵک بابەت بە تایبەتیش مەسەلەی بودجە بەداخەوە کە بودجەڕەوانی پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقرا دیتمان کە سەدان کێشە و گیرگرتیان بۆ دروستکە بەداخەوە التزامیان نەکرد هەرچەندە بە هەموو ئەو غەدرانەی کە لە بودجەش لە هەرێمی کوردستان کرا دیسان حکوومەتی هەرێمی کوردستان ئیستیزابەی لەگەر کرد. ئایا ئەو گوشارانەی کە حکوومەتی فیدراڵ دەیخاتە سەر عێراق با بڵین عێراق دەیخاتە سەر هەرێمی کوردستان ئەمانە گوشارێکی سیاسین یاخود گوشارێکی یاسایی؟ زۆر سپاس وەڵا نازم لە چێندرە ڕاوەستام پێویست دەکات دووبارەی بکەمە قسەکانی پێشترم یاخود لە پرسیارەکەی جەنابتەوە دەست پێ بکەم. ئەگەر بکرێت وەڵامی پرسیارەکەمان بدەیتەوە چونکە با بڵین پەیامەکەی جەنابتان گەیشت لە پرسیاریەکەم. بەڵێ دیارە بە تاکید ئەو فشارانە فشاری سیاسین ئەجینا ئەوەی کە ئێستا دەگوزارێ ڕۆژێ بیانوێک دێننەوە بۆ جێبەجێنەکردنی ئەو شایستانەی کە هەرێمی کوردستان لە بودجەجێگیر کراوە بە تاکید فشاری سیاسی هیچ پەیوەندی بە یاساکەوە نییە. حکوومەت هەرێم بەڕاشکاوی ڕایگەیاندووە کە هەموو ئەو ئەرکانێک کە تۆتە ئەستۆی خستوێتە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە بودجە بەڕاشکاوی شتەکان دیارە ینی بۆیە ئەو فشارانەی کە دەیکەنە ڕۆژێ بیانووە کە ڕۆژێ ئەجینام پرسیار دەکەم ینی ئەگەر کێشە لەسەر میزانیەکەشێ ئەو بەشە میزانەیەکە لە موازنە دیاریکراوە بۆ هەرێمی کوردستان خۆ موچە عێراقی بەوەی وەنیە ینی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ ڕەوان ناکرێتن با موچەی فەرمانبەرانی هەرێم بە پێی ئەوەی کە
لە میزانەی ئیقرار کراوە کە هەرێم تەقدیمی کردووە با موسێ فەرمانبەران بنێرن کێشەکانی تر بە گفتوگۆ چارەسەر بکرێن ناوان بە ئاشکرا ئەو فشارەی کە دەیکەن فشاری سیاسیە. بەڵێ باشە ئایا ئەو گوشارانی کە لە وڵاتانی دیکەوە لە ڕێگەی بەغداوە دەخرێتە سەر هەرێمی کوردستان یاخود ئەو گوشارانە ناوخۆی هەموو پێکەوە بەیەکەوەی بەڕای من ینی بەداخەوە ینی هەموو ئەو گوشارانی کە ئێستا لە بەغداوە هەیە لە دەوروبەربانەوە فشار دەخەنە سەر هەرێمی کوردستان دانەیە بەڕاستی ئێمە بجێرنەوە چارگۆشەی یەکەم و هەرتی دەسەڵاتی شەرعی کە لە دەستور بۆ هەرێمی کوردستان دیاری کراوە نەیێلن کەمی بکەنەوە لە قاربمان بدەن ئەوە لە ئەو سیاسەتانە وازەحن ئەوە دەیبینین لە تەسریحاتەکانیان لە گوشارەکانیان بە ئاشکرا دیارە کە ئەوانە پلانێکیان لە بەردەستە بەرامبەر هەرێمی کوردستان بەڕاستی لە بەرامبەر ئەوە ئێمە دەبی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەو بابەتە باش تێ بگەین کە ئەو پلانانەی کە لەسەر هەرێم هەیە ئەگەر بێت و ناوماڵی خۆمان ڕێک نەخێنەوە چینە بە ئاسانی بتوانن ئەو پلان و نەخشانەی کە لەسەر هەرێمیان هەیە بە ئاسانی تێپەڕێنن. باشە بەڕێز بڵێن ئێوە ئاماژە بەوە ئەکەن کە دەبێت نێوماڵی کوردی یەک بخرێتەوە هیچ لایەنێکی ناوخۆی هەرێمی کوردستان هەیە کە دەستی لە گوشارەکان هەبێت و دۆخەکەی ئاڵۆزتر کرد بێت. ئەمە باسمان کردووە کە ئێستا سێ لایەن لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان چار لایەن ئەو لە جگە لە پێکاتەکان حکوومەتیان پێکێناوە مەفروزە کێشەکانی کە لە ناو حکوومەتەوەی لە ئەنجومەنی وەزیران چارەسەر بکرێتن بە تاکید لایەنی سیاسی معارەزەش هەیە معارەزە شتێکی شەرعی و یاساییە دیموکراسیە بەڵام بۆ قەزیە بۆ کێشانەی کە ئێمە هەمانە کێشەی گشتین هەندێک کێشەیە کێشەی هەرێمە کێشەی هەرێمە بە گشتی حزبێکی دیاریکراو نییە بە تەنها لە حکومڕان بیان لە دەرەوەی حکومڕان بیتن لەبەرەوەی کێشانەی هەمانە زۆر گەورەتر لە کێشەی بینی دوو حزب لە کێشەی بینی لایەنێکی سیاسی لە بەرامبەر لایەنێکی سیاسی تر ئەوە کێشەی ئایندەی قەزەی ئێبەیە لە منتیقەکە و لە عێراق کێشەی هەموو خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە من ڕوویدەم لە لایەنە سیاسیەکان ئەوەیە ئەو کێشانەی کە پەیوەندی بە قەزەی میلەتەکەمانەوە هەیە بە قەزەی وڵاتەکەمانەوە هەیە کە بە ڕاشکاوی دیارە کۆمەڵک پلان و نەخشە هەیە لەسەرمان معامەرە لەسەرمان هەیە مەفروزە بەرز بینەوە بۆ ئاستی مەسئولیەتی نیشتیمانی و نەتەوەیی ئەوەی کە لە چوارچەوەی حکوومەتەوە ئێمەش هاوکاری بن بۆ چارەسەری مشکلەکانی هەتا ناو حکوومەتیش بۆیە ئەو دەستپێشکەری کە لە ئەنجومەنی وەزیران هاتووە بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان من بە گرنج دەزانم بۆ ئەوی بە ڕاشکاوی لە شتەکانی خۆمان باس بکەین یانی شتەکان بە پێنی و پەڕۆ بە مجاملە یەکتر تێنەپەڕێنین پەنجە لەسەر هەموو کێشەکان دابنین و بچینە ژێرباری مەسئولیەت بۆیە بەڕاستی ئەو قۆناغەکی مەترسیدارە ئەگەر بێت و لایەنە سیاسیەکان بەرز نەبینەوە بۆ ئاستی بەرپرسیارەتی و هەست بە دەرگ بە مەترسیەکان نەکەین بە پلانەکان نەکەین بچینە بە ئاسانی بتوانن ئەو شتانێک کە بەدەستیانەوە بە سەرمادا تێپەڕێنن. باشە بەڕێز بەڵێن پێویستە هەرێمی کوردستان لەم دۆخەیە چۆن ڕوبەڕووی ئەو گوشارانە ببێتەوە ئەوەی کە تا ئێستا کردوێتی هەموو ئەرکێک لەسەر شانی بوو ئەنجامیدا لەمەودا چ پێویستە بکات؟ وەڵا بەڕای ئێمە گەر بێت و ئەو کۆبوونەوەی کە ئەنجومەنی وەزیران داوای کردووە لایەنە سیاسیەکان لە ئاستی باڵا بەشداری بکەن هەمویان لە ئاستی بەرپرسی یەکەم و مەکتەب سیاسی بەشداری ئەو کۆبوونەوەیە بکەن دوای ئەوەی کە لایەنی پەیوەنددار کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆشنایی دەخاتە سەر هەموو کێشەکانی کە لە بینی هەرێم و بەغدا هەیە و نقاط لەسەر حروفەکان حرفەکان دادنێ ئەوە لایەنە سیاسیەکان مەفروزە بە بەرپرسیارەتیەوە شان بدەنە بەرپرسیارەتی و بتوانین بگەنە نەخشە ڕێگایەک بە یەکگرتووی بچینە بەغدا بکەوێنە کۆبنەوەکی جددی هەر لایەنێکی سیاسی بەتەنها نەچتە بەغدا بەڵکو لایەن ڕاستە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارەتی ئەوانە مفاوەزە لەگە بەغدا بکە بەڵام بۆ ئەوەی دەرک بۆی بکەن کە هەرێمی کوردستان موحەدە هەمومان بەیەکەوەینە پێویستە لە تەک وەفتی حکوومەتی هەرێمی کوردستان وەفتێکی هاوبەشی هەموو لایەنە سیاسیەکان بکەونە گفتوگۆی جددی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقی چونکو کێشەکە بە خۆت دەزانی کێشەیەکی سیاسیە زیاتر لەوە کێشەی تربی و 2000 ئەگەمە لەگەریان نەکەنی نەتیجە
لاەنە سیاسەکان بگەنە بڕیارێک بەڕاستی مە خۆم پێشنیاریەوە دەکەم بەڕاستی ئەگەر ئێمە لەگەر بەغدا هیچ دەرفەتەیان نهێشتەوە بۆ چارەسەر و هیچ دەرفەتەیان نهێشتەوە بۆ لێک تێگەیشتن هیچ دەرفەتەیان نهێشتەوە بۆ شەراکەت و تەوافق و تەوازن بەڕای من بگەینە قرارەکانی ئێمەش دار بۆ جارێک لە جاران پرۆسی سیاسی لە عێراق بایکۆت بکەین ینی تاکەی ئەو زلم و زۆرداری قبول بکەین لە بەغدا بە سارەی دەرتێپەڕێ لەبەرەوە هەرچەندە زۆر بۆ ئەو بڕیارە بەڵام بە مەفروزە ئێمە بەڕاستی جارێ ئەو ئەگەرانە لە پێشمانە بە یەکگرتووی بچینە پێش بە یەکگرتوو پەیاممان هەبی بێن ئێمە سپاسی بەڵێن عەبدوڵڵا سکرتێری حیزبی زەحمەتکێشانی کوردستان دەکەین لەگەڵمان بوویت سپاس